بەڕاستی هیچ سیستەمەکی شارستانی لەو بازارەی بوونی نییە. ئەو بازارە بزڕت بوویتە یعنی کاڵایەک، ئەو خەڵکە دەکڕێ و دەفرۆشرێ. داوای هەموو شتێکمان کردووە بە محکەمە بە کتابی سیار ڕسمی فەرموو نزیکە 200 دوکانین لەسەرەوە 5 دوکان کرایتەوە هەمووی کێشەی کرێی هەیە و باقی تر شەریکە جێت لێ ناگری کە دەچی ئیدارەی پێی دەڵێ کاکە کەم و کوڕی هەیە جەوەکە گەرمە ڕوتوبەی دەکا کاکە منەظەم بکە ئەو بازاڕی کە جوابت نادات و نزیکەی 6 دەفتەرم بەس مەواد هەیە بێ لە دوکانەکەی ئەوەی خوارەوە سوتاوە نزیکەی بای 30 دەفتەر بەس مەوادی هەیە چیە کاکە بازەکەی دەدا گەنجەکەم هەموو سیستەمی خوێندنم تەواو کرد نهاتم ببمە بارگراین لەسەر حکومەت نهاتم گلەیتان لێ بکەم کاکە دەوەرن بەهانامان وارن ڕجاءن یعنی بەڕاستی وەی لە هاتیە بێز لەو قاکەی بکەینەوە بێز لەو کەسابەتەی بکەینەوە کە تێیداینە یعنی لۆ هۆکارەکە چیە پێمان بڵێت کەس جێمان لێ ناگرێت ئێمە بە دوواداچوونی پێویست لۆ ئەو خاڵە لاوازانەی ئەو بازارە دەکەین ئەکید ئیزراعاتیش بەرامبەر ئەو کەسانە دەکرێتن پەراوی لێکۆڵینەوە ئێستا دەکرێتەوە لەلایەن بنکەی خانەقاوە ئەکید هەموو ڕووداوە پەراوی لۆ دەکرێتەوە بەڵام لایەنی کەمتەر خەم دەستنیشان دەکرێت دواتر ئیزراعاتیشی لەگەڵ دەکرێتن ئەوەی گرینگە تیمەکانی بەرگری شارستانی ئێستا بە ماوەیەکی کورت گەیشتنە ئێرە بە ئەرشی خۆیان هەستان وەکو پێویست بازاڕێکە بە هەزاران دوکانی لێیە ئێستا دووکەلەکە مەترسی هەبوو لە سەرەتاوە زۆر ئاگرەکە ئاگرێکی گەورە بوو بەڵام ئێستا وەکو دەبینن ئاگرەکەەوە خەریکە کۆنتترۆل دەکرێت